زۆر جار هەیە ئێمە بەعام سێری شتەکانەکەین گشتاندن بۆ شتەکانەکەین بەڵام جاری وایە چەند نمونەیەکی جوانە بیری ئەمەواد لەیەکە کە سقت بۆ مۆزوعەکە دروست بێتەوە متمانەیەکت بۆ بابەتەکە دروست بێت بۆ بابەتی زەواج. ئەوانیش بەپی پێویست ئەوەنە لەگەڵ هاوسەرەکانیان زۆر پێرفێکت و باش نین ینی ئەوانیان توانێت نمونەیەکی جوان پێشکەشکەن تا تۆ بیبینی. ئەبینم ژیانیان هەمیشە هەموو ڕۆژێکیان بە تۆڕێی ئەبەنە سەر یان چوونە دەرەوەیان تووڕەیە یعنی پیاوەکان تا ڕادەیەک هەستەکەم زۆر پێرفێکت و شایانی ئەوەنی دەرفەتێکیان بەمێ براکانم بەس مەگەر برا گەورەکەم کەمێک ئەویش لەگەڵ خێزانەکەیە باش بێت ژیانێکی خۆشیان نەبێ بەڵام من وای نابینم لەوانەیە گەر من هاوسەرگیری بکەم وەکو براکە من بەسەر بێت کە ئەو خێزانی خۆی تەلاقیان من تەلاق بدرێم ببمە قوربانیەک بڵێن ئامە براکەی ژنێکی تەلاقیەوە دەبای مەش خوشکەکەی تەلاق بین بۆیە بزانن ژیان چۆنە چۆن کچی خەڵک تەلاقیانێ مش کچی ئەوان تەلاقینە مەش هۆکارێکی سەرەکیە بۆ یاریکردن بە ئافرەتان شکاندنەوەی کەسایەتی خێزانەکان لە ڕێگەی ئەم هەنگاوە تۆڵە بە تۆڵە ئەکەن نازانی کەسەکان چەند باشن لەکوێن چۆنن. خاتونگیان ئێستا تۆ ترسێکت هەیە لە زەواج ناژوێریت ئەو هەنگاوە بنیت کە زەواج بکەیت بۆ داواکاریشت هەیە وایە؟ بەڵێ ترست نامێنێ ئەمەوێت ترسم نامێنێ ئەمە واد لێ بێتەوە جارێکتر متمانە بە پیاو بکەی. بەڵێ زۆریش نەک هەر بە پیاو بەگشتی خێزانەکان چوار دەورەکانمێ پاڵپشتێک بن کە کێشەیەکە کەوێتە نێوان دوو هاوسەرەوە ببێت یەکێکە بێت چارەسەریکە نەک کێشەکە گەورەترکە. ئێمە بۆ ئەم کێشەی بەڕێزت کە باس لە هۆکاری سەرەکی ئەوی تۆ ترس لەو شتەی کە تۆ لە ناو دەوروبەر تا نمونەیەکی جوانە نەبینیوە تا بڵێ ئەم نمونەیە هەیە کەیتر نەمە نمونەیەکی جوان و تا منیش بکەم ئەنی بەداخەولاچە دەوروبەرەکەی تۆ هەمووی ئەو کێشیان هەبوو بێ و جیابوونەوە زۆر بوو بێ و بەردەوامیش گوێت لە هەواڵەکانی جیابوونەوە گرتبێت. بەڵێ تەنانەت ئامۆزایەکی خۆشم ماوەی 2 ساڵی تاوا نەکرد لە هاوسەرگیریەکەی هاوسەرەکەی تەلاقیە تەنها لەبەرەوەی حەزی لێ بوو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنێ لەسەرەوە بوو بە کێشەیەکی گەورەیان هاوسەرەکەی ئێستا تەلاقیات و ئێساش بووە بە منشتی کوردی سەرزبانی مرۆڤەکانی چواردەری شتێکی زۆر ناخۆشە زۆر ناشرینە ینی ئەڵێ مەگەر تەلاقیش درا پێویست ناکە ئەوەنە باس بکرێ ژیانی کەسانی تری پێوێرا نەکرێ. دڵنیاییەوە ئەوەی کێکە لەو هۆکارانی کە ئێستاوای کردووە پێم خۆشە کە بینەرانی دیمەن تیڤی باش گویان ئالم کەیسە بێت چکە بەڕاستی ئەمە یەکێکە لەو کەیسانی کەوای کردووە زۆر جار ئەو هەواڵانی کە بڵاو ئەکرێتەوە ئەو هەواڵات تۆ قێنەرانی لەسەر بابەتێک کە بابەتی خێزانە بڵاو ئەکرێتەوە زۆر جارەها نابەرپرسانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر شت ئەنووسرێ بەڵام تۆ نازانی کە ئەمە چ کاریگەریە دروستەکاتە سەر خاتوونێک کەوای لێکا بڕیارێکی قرس با لە ژیانی خۆیان ئەوی شوی بڵە من بە هیچ شوێک هاوسەرگیری ناکەم هۆکارەکەشی تەنها ترس وای لێ کرد بێ. جا لەبەرەوە ئێمە چەندین نمونی جوانیشمان هەیە لە هاوسەرگیریە ینی پێم خۆشە کە نمونە جوانەکانی هاوسەرگیریش ببینی پێم خۆشە کە تۆ بەردەوام لەگەڵمان نابی ینی من هەر پێشنیاری ئەوەت بۆ ئەەکەم کە لەگەڵمان نابی و چەندین نمونەی جوانی تر ببینی لە هاوسەرگیریە و دڵنیاشم کە ئەمیوانە ئازیزانی کە ئەمڕۆ لێرە دانیشتون زۆربیان هاوسەرگیریان کردو و نمونی جوانیشان دەبەردەسە لەسەر هاوسەرگیری ینی دوایش پێم خۆشە کە ئێوەی بەڕێز و ئازیز ئەم خاتونە ئازیزانی کە لێرن ئەگەر نمونەیەکی جوانتان هەیە بۆمان باسکەن بۆی یەکێکی وەکو ئەم خاتونە ئازیزە ئەوەنە ترس لە دڵیا دروست نەبێت چکە بەڕاستی ناحەقی نییە لە دەوروبەرەکەی ئەمەی بینیوە هەمووی جیابوونەوە ترسێکی وای بۆ دروست کردو کە نەتوانی ئەو هەنگاوە بۆ ژیانی خۆی سەکەین لە بابەتی ئەو ترسەی کە لە ناخی تۆە هەیە و ئێمە هەوڵین ئەو ترسە لە ناخی تۆە نەهێڵین کەوا بکەی کە پرۆسەی هاوسەرگیری هەمووی بە چاوێکی ترسەوە سیر بکەیت و لەبەر چاوە بکەوێت نەک تۆلانێ سە چەنەها کچیشە بێ ئەم کێشەیان هەبێت دەستخۆشیت لێکم کە هاتیتە ئێرە کە ئەمەد باسکەلانێ ئێستا چەندین کچ هەبێ بڵێ ئەخ قسەی دڵی منی کرد